سڵاو لە کەناڵی ڤار لە هاشن و جێگایەکم سڵاوتان لێبێتۆم کاتتان باش بێت. شەپۆلێکی بارانبارین کە سەرچاوەکەی دەریای سوور و دەریای ناوەڕاستە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە لە سەرەتای هەفتەی داهاتوو بە دیاریکراویش لە 7/12/2025 دەست پێکات تاوەکو 13/12/2025 بە پشتیوانی خۆی گەورە پێشبینیەکەین بارانێکی باش لە سەر جەم ناوچەکانی هەرێمی کوردستان ببارێت و ڕێژەی بارانباری لە هەموو ناوچەکانی کوردستان دڵخۆشکەرە و ئەگەری هاتنی لافای کتوپڕەیە لە دۆڵ و نزمایەکان بە تایبەتیش لە کەرکووک و گەرمیان و دەشتی هەولێر و هەروەها دەڤەری بادینان بەگشتی لە ناوچە شاخاوەکانش بەهۆی دابەزینی پلەکانی گەرما ئەگەری بارینی بەفریشەیە و کەشەوا لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەگشتی سار دەبێت و ئەو ناوچانی کە لە شەپۆلی پێش و پەڵەی نەدا لەم شەپۆلەی بە پشتیوانی خۆی گەورە پێشبینی بارانی پەڵاکەین و کەمترین بڕی بارانبارین 45 میلیمتر باران و زۆرترین بڕی بارانبارینیش زیاترە لە 120 میلیمتر بارانبارین. شەپۆلەکە سەرانسەریە هەر لە خانەقین تاوەکو زاخۆ پێشبینی بارانێکی زۆر باشەکەین و لە هەندێک ناوچەش ئەگەری بارینی تەرزە و ڕوودانی هەورە بروسکە هەیە بە پشتیوانی خۆی گەورە ڕێژەیەکی باشی باران لە سەر تاسەری هەرێمی کوردستان تۆمارەکرێت. هەر شاد بن.